جا بەڕاستی هاوڕێی چاک زۆر باشە زۆر جار هاوڕێوەمان هەیە ئەزانێ هاوڕێکەی لە چ ڕۆژێکە بوونە تەخەڕۆجێتی ئامادەکاری بۆکە لە چ ڕۆژێکە هاوسەرگیریەتی ئەبینین لەو کاتانەیە لەگەڵ یایەتی هاوڕێ لەم جۆرەمانێ بەڕاستی هاوڕێی کاتی تنگانەیە و کاتە دڵخۆشکەرەکانی تۆ بەسی ڕۆژە گرنگەکانمان کرد با بڕۆنەوە سەر تەورەکەی سەرەتاش باشمان کرد داوادێک ئاری ئەوەی کە بۆ نمونە ئێمە کۆمەڵێک یاد وە بۆنە لە ژیانی هەریەکەمانە هەیە ئەم یادانە بۆ خۆمان گرنگە بەڵام ئەو کەسانی کە لە ژیانمانن لەوانەیە وەک هاوسەر وەک باوکو و دایک وەک براخۆش ئەمانە لە بیریان نەمەنە هەندێک لە جارەکان هەندێک لە جارەکان بۆ نمونە لەنێو هاوسەرەکان ئەمە زۆر ئاساییە پیا و بەعام لە بیرێچێ هاوسەرەکەی کەی لە دایک بووە چ ڕۆژێک هاوسەرگیریان کردووە لە ئێمە لە ساکرێ بڵم ناونۆیە تۆ ئێستا خۆت لە بیرتە؟ من یادی لە دایکبوونی خۆم بیرەچێ جار جار یادی لە دایکبوونی خۆم بیرەچێت کاتێتە گلەی لەمە کاتێتە گلەی لەمە ئەوەی چێ وەختە بنیام هی باڵان یادی لە دایکبوونی خۆی لە بچێتر یەک بۆچوونی خۆم کەران بابەتە باسیکەم چونکە میوانمان هەیە زیاتر باسیەکە ئەمەی بیکەم بە پرسیارانی ئەمە پەیوەندی بۆ نییە کە پیا و گرنگی نادا بەم بابەتانە پیا و کەسەکەی خۆش ناوێت چکە زۆر جار بەداخەوە شەڕی هەڵە تۆ منت بەلاوە گرنگ نیە بۆیە یادی لە دایکبوونی منت لە بیر کردووە بۆیە ڕۆژی هاوسەرگیریمانە بیر کردووە ینی زۆر بابەت باز دەکرێت هەندێک جار پەنجەی تۆمەتەکەش ئاڕاستی پیاو دەکرێت بەڵام ئایا جەنجاڵی ژیانە بکەین بە پرسیار دواتر جەنجاڵی ژیان و ئەم سەرقاڵی ئیشی دەرەوە و کاروبار ڕاستە سەش خانمانیش لەگەڵ پیاوە لە دەرەوە ئیشەکەن بەشێکی پەیوەندی بەوە نییە نانێ جنجاڵێکی بە بەڵام خۆشت وەڵامەکەداوە چونکە ئێستا بینی خاتونەکانی زۆر سەرقاڵن ژیانی دەرەوەیە ژیانی ماڵەوەی مناڵداریە شوداریە هەموو ئەمانە لە پاڵیشە تەنانەت لە بیریانە لە چ ڕۆژێکە لەگەڵ کەسەکەی ئاشنا بوون چ بگابەوەی کە هاوسەرگیریان کردبێ کاتە ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە ئەوەی کە ئەو یاد و ئەو بۆنانی کە لە ژیانی کەسەکانە هەیە تا چەند بەڕاستی کارەکاتە سەر ئەوەی کە پەیوەندیەکە بە گڕوتینەوە بمێنێتەوە ئەمە باسمان کرد کە کێشە دروستەکات زۆرجار لەناو هاوسەرەکانە با ئەم بابەتە بەجێ بێڵین بۆ میوانی بەڕێزی بەرنامەکەمان بەڕێزەکان عەبدوڵڕەحمان قادر توێژەری کۆمەڵایەتی کە لە هەولێرەوە لەگەڵمانە ئەمڕۆ بەیانی کاکڕەکان سڵاوی لێبێ بەیانی بەڕێزی لە هەولێری ئازیز باش سڵای خوا لە ئێوەش بێ بەیانیەوە و هەموو بینەوەرانی بەڕێز باش کاکڕەکان باسمان کرد تا ڕادێک لەگەڵ هاوکارم ئاریکە زۆر جار لە بیرکردنی ئەم یاد و بۆنانە کێشە بۆ کەسەکان و بۆ هاوڕێت بۆ پەیوەندی نێوانیان دروستەکە جا هاوڕێ بێت جا بەتایبەت هاوسەر بێت پێم خۆشە بەڕێزت لەم بابەتەوە دەست پێ بکەی کە وە بیرهێنانەوەی ئەم یاد و بۆنانە بەڕاستی تا چەند کاریگەری هەیە ئایا بابەتێک هەیە ئەوەنە کە ببێتە هۆی دروستبوونی ناکۆکی و ئاڵۆزی لە نێوان ژن و مێردەکان دەست خۆش بێ ئێمە کۆمەڵێک بۆنە یان یادمان هەیە کە لە ژیانی ڕۆژانەماندا یان لە کۆی 365 ڕۆژەکە هەمانە بەشێکیان پەیوەندی هەیە بە کلتوری ئێمە بەچێکیان پەیوەندی هەیە بە ئاینەوە بەشێکیان بە هەموو ئەو لایەنانەی ژیانی ئێمە بەشێکیشان پەیوەندی بە پەیوەندەکانی ئێمەوە هەیە لەوێن منە دایکە باوکە خوشکە برای هاوسەرەکانمانە منداڵەکانمان ئیتر بەشێکیشتی ئەو کەسانی کە ڕۆژانە بەرکەوتنمان لەگەریان هەیە یاخود پەیوەندێکی خوێنیان ناخوێنیمان لەگەڵیان هەیە بەپێی جۆری کەسەکان دەتوانین بڵین گۆڕانکاری بەسەر گرنگی زانێنی ئەو بۆنە ئەو بەروارانە هەیە ینی لۆ نمونە لە کەسێکەوە لەو کەسەکەەوە دەگۆڕ هەیە لە کنی مۆزوعە ینی کو دەبی ئەوی بەرواری ژیانی منیان لەدایک بوونی من لە بیرکەی هەیە لە کنی مۆزوع نیە هەیە بەپێی بەهۆی ئەوەی کە جەنجاڵە ژیان وەکو ئەو بەڕێزە باسی کرد سارخان باشە جا من و ئاری مناقشەی ئەوەمانە کرد وتمان کە ئەم بۆنانە ئەم یادانە لای خاتونەکان زۆر باش لە بیریانە منێتەوە پیاوەکان لە بیریانە چێتەوە ئاری باسی ئەوەی کرد وتیلانەیە ئەمە لەبەر جەنجاڵی زۆری پیاوان بێ زۆر مەشغوڵن بەڕاستی ئەمە لەبەر مەشغوڵبوونی زۆرە کاکڕەکانیان وەک سروشتە خۆی ئەگەر لە ڕوانگە دەسە خۆشەکە لە ڕوانگە سایکۆلۆژیەکە و باسیکەی بەشێکی دەگەڕێتەوە بۆ تایپی کەسەکە یان با بڵێن بە سادەیەکەی جۆری کەسەکان لەمە کەسایەتێکمان هەیە زیاتر مادیە یعنی ئەگەر لە ڕوانگە و باسکرد بە سادەتر کەسایەتێکمان هەیە زیاتر معنەوێ کەسایەتێکمان هەیە لە هەردوو جۆرە کەسایەتێک هەرێکە و بە شێوەیەکی دیکە دەبینی کەسێک ینی گرنگی هەستی بەرامبەر لەکنی کەمترە دەبینی کەسەشکە نا لەکنی مۆزۆ کە کەسی بەرامبەر دڵی بەرەنجێ دەبینی کەسەشکە زیاتر ڕووە مادیە ینی ڕووە
لایەنە ئەوانەی کە بابەتن بوون ماتریالەکان لەوەی کە کەرەستەیەک بەدەستبینی پارێک بەدەستبینی ژیاتر لەکنێوی ئەو مۆزوعترە ئەو زیاتر گرنگترە ڕەنگە کەواتە زیاتر گرنگجیدان بۆ بابەتە یا بە بابەتی دیکە ڕەنگە بابەتە معنەویەکان یا بابەتانێک کە پەیوەندی بە ئەو کەسانی دەوروبەرمان هەیە ڕەنگە ینی وشی دەڵێ لەبیرمان بباتەوە ئەو زانانەوی قسەکانی جەناب تەمەنەوەی تێگەشتم کە شتێکی معنەوی و ڕوونکەش پەیوەندی بۆ نیە تۆ ژیانی لەسەر تێکبەری یانی کێشی لەسەر دروست بکەی بیچوونەوەی ڕێکەوتێک باست کرد جۆری کەسایەتەکان جیاوازن ینی هەندێک کەسێکە هەر هاوکات بۆ قسەکەی هاوکار مسەحەریش ئێمە زۆر جار لە ڕوانگەی پیاوبوونی خۆمانەوە زۆر شت هەیە لای خۆمان گەڵاڵا بێ کە پێمان ناخۆشە زۆر جار هاوسەرەکانمان خوشکمان دایکمان برامان کە باسێکاڵێ یادی لە دایک بوومە تۆ لە بیرت چووە پێشتر ئامادەکاریەکەت بۆ نەکردووە ڕەنگە لە ناخۆ زۆرت پێ ناخۆش و بەڵام زۆر جاریش وەکو باسێکی بە سروشتی ناتوانانی ئەم شتانت بیکەوێتەوە پێویستە کات لەم حاڵەتانەیە مامەڵەکان چۆن بن لە بینی ئەو دوو کەسەیە ئەگەر شتێکی ئاوای لەبیر چوو بێت پێویستە چی بکات؟ جوان ئەمە دەبینین لە نمونەوە خۆت باست کرد وەکوچی گوتمان ئافرەتان ڕەنگە زیاتر لە کنیا مۆزۆع بێ ئیتر لەبەرەوەی کە ژینگە دوو فاکتەرە سەرەکیەکەی ژینگە کە لێوە گەشیان کردی و وەروەها لە ڕووی جەستەی و لە ڕووی عقلی دەرونەوە و یاخود پەروەردەکەی کە سەری پەروەردەبینە ئەبینی بەتایبەتیەکە واقعیانە قسەی بکە لەناو کۆمەلگای مەژ ماماشەوە ڕەنگە ئافرەتان زیاتر بۆ بۆنانە کاریگەر بن یعنی لە نمونە لە ماوەی ڕابردوودا دەبینی لە ساڵانی ڕابردوودا شتێک نەو بەناوی بڵێ سوپڕایز بەڵام ئەمە دەبینی لە خزم کەسەکانمان لە خەڵکی دەوروبەرمان دەبینی شتێکی دەهیناوە بەبێەوەی کەسی بەرامە بزانین دەگوت سوپڕایزە یان زۆر ناویان شت ئتر وەسایلەکان کە لە دەرێ لۆمە هاتینە یان ئتر تەکنەلۆجیا و ئیلا ئاخری کە شتانە هەر لەخۆمان زانیاریمان لەسەری زۆری هەیە ینی دووبار دەرێن ئەو دوو فاکتەرە سەرچیە کە پەرۆدە و ژینگیە تەسیرەشی زۆر دەکەن لە من ئافرەتانمان زیاتر کاریگەر بن لەسەرەوە مامەڵەکەی زۆر لە ینی نەبێت جاکاریەک لە بینی ڕووکاری مێشکی خانمان لەگەڵ پیاواندا زۆر جار دەوترێت خانمان زیاتر بە سۆسترن زیاتر عاتفیترن لەسەر بابەتەکان و پیاوان وانین کەمێک زیاتر مێشک ئەیەن بە بابەتەکان و هەندێک شتی ڕووکەش ناکەن بە کێشە لە ژیانەدا پەیوەندی بەم بابەتەوە هەیە یان نیەتی ئەم بابەتە خۆی تاڕادەیەک سۆزی کاریگەری زۆری هەیە لەسەرەوە چکە بینی ئەگەر ئافرەتان بڵێن زیاتر ڕەنگە سۆزدار بن بەڵام پێی دوای توێژینەوە تاڕادەیەک هەردوو لە سۆزدا عاتیفین یانیان زیاتر پیاوان بە ڕۆژێ بەڵام نزبیشە بابەتەکە ئەو زیاتریش ڕەنگە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە تاسەنگ گرنگیشە یعنی ئەمە دووسان لایەنی ئەوەش دەبینینەوە کە بەشێک لەو زانیاریانەی کە ئەمە بەبیرمان دێتەوە یان دەمانێت بەبیرمان دێتەوە یان بدەمینێتەوە بەشێکی پەیوەندی بەوەیە کە تا چەند گرنگە یعنی ئەگەر بگەڕێنەوە سەر بابەتی مێمۆری ئەوە بەشێکی پەیوەندی هەیە کە بەڵێ شتەکە تاڕادەی گرنگە بەڵام لایەنی عاتیفیش دەورەی کاریگەر دەبینین لەو ڕۆوە بەڵێ بێگومان بەڵام لە نێوان ئافرەت و پیاوە پێی دوایان توێژینەوە کە ئەوە ینی ئەگە لە سەری بڕۆین هەردووچیان تاڕادێک کاریگەر دەبن لە بەلایەنە عاتیفەکان هەر بابەتێک بێ هەر لایەنێک بێ باشە جا کاکڕەکان ئەگەر بابەتەکە بە تەواوەتی بوایەت بۆ نمونە بە شێوەیەکی گشتی پیاوان ئەم بابەتانان بەڕاستی لەبیر بکردایەت و ئەوان هۆکاری تریان هەبواە بۆ دەربڕینی خۆشەویستەکان ئەمە باش بوو بەڵام هەندێک جار کۆمەڵک لە پیاوەکان بینیم بەڕاستی لەسەر ئەم بابەتانە زۆر سوورن یادی لە دایکبوونی منداڵ و هاوسەر و هەمویان لەبیرە جژنی بۆ ئەگێڕن هەموو ئەم کاراناکەن یاخود بۆ نمونە پیاوی وامان هەیە ئەبینن ئەگەر هاوسەرەکەی ئەو ڕۆژەی لەبیر کردو ئەم گلەی لەیەکە یا پێی ناخۆشە ئەڵێ بۆ ئەمڕۆ لە دایکبوونی من بووە هیچت نەکردووە کۆمەڵک بابەتی لەم جۆرا بینە هەر بۆیە ئەمە لانێ هۆکارێک بێت بۆیە کە ئەبینن خاتونەکان ئەم بابەتە واوەرناگرن کە ئەمە بەشێکە لە سروشتی پیاوان هەر بۆیە زۆر جارلانێ گلەی بکەن زۆر جارلانێ بە نیشانەیەک بۆ ساردی نێوانیان بیرەوانن بۆی درستە وەکو دەڵێ مۆزاکە واقعیانە بڕوانی ڕەنگە پیاوان بۆی جەنجاڵی بیان بۆی هۆکاری دیکە بێت
بەڵام لەگەڵ ڕۆژداوە نابتە پێوە یعنی چونکە ئێستا ئافرەتانیش دەبینی لە کە سیاسەکان ئەو پیشاوانە بەشدارن لەگەڵمان بەڵام لەگەڵ ئەوەشدا گرینگە کە پیاوان بزانن ینی ئافرەت هاوسەرەکەیان یان لۆن منە منداڵەکەیان حەزی بەو بابەتە هەیە زیاتر ئەوە گرینگە ئەوانیش کاری لەسەر بکەن یان لۆن منە جارێک لە بینیان چودای لەبردن دەکە یاخودە تێ قەروی بکەوە بەپێی ئەوەی بەپێی حەزی کەسەکە یان لۆن منە ئافرەتمانێ و دیسانەگەرن سەر زۆری کەسای دەکەن یان منداڵمانە یانەوە کەسانی لە ژیانمان بەشەیان لەکنیان مۆزوع بەشیان لەکنیان مۆزوعانی بەشەیان داوای مادی دەکەن ینی زۆریان مادی دەکەن ئەوش دەبیت لەمە تەبیعی بەشەیان داوای شتێکی معنەیی دەکەن یان چوونە دەرەوە گیانیش بەسیترین شت گوڵەکی تەبیعی ئەوانە کەواتە لێرەدا گرینگە مەکا لەسەرەوە بکەین بەڵێ ئەگەر بزانی کەسی بەرامبەر لە کنی مۆزوعە ئەگە جارێک غەڵەتمان کرد جاری دووەم ساری سێم هەوڵ لەسەر بۆ من دروستکردنی چەند لیستێک لە خۆمان لە ژیانی خۆمان یانی چەند خاڵەکەی لە منامەتانین بەبیری خۆمان بینی یان هەر بەسیترینش ئەو تەکنۆلۆژیاکی موبایل دەتانی ڕێک تاوقیتەکە دانی و ساعتەکەش دانێ زۆر جار ئەوەم لە خۆم کردی شتێکی زۆر جوانە و ئاسانیشان تو ڕێگە و ڕۆژە ساعتەکەش بەبیر دەیتەوە ئەوەش دووبارە ئاسانکاری تەکنۆلۆژیا و ئەو بابەتانی دیکەیەکە هەمانە باشە کاک ڕێکان ئێستا ژیان ئاسانکاری تایە بۆ منە لە ڕێی تەکنۆلۆژیاوە تۆ توانی بە مۆبایلەکەت هەندێک ڕێکەوت هەیە لە نێو مۆبایلەکەتدا دای بنیتەوە بیرت بخاتەوە ینی ئەمانە تا چەند ئەو مبەڕیرە لە کۆڵی پیاوان دەکاتەوە کە یادی لە دایکبوونی هاوسەرەکانیان یا لە دایکبوونی منداڵ یان کۆمەڵک بابەت ئەو ئاڕەسی کە ئاڕەسی پیاوان دەکرێت ڕزگاریان بێت لەو زۆر جار تەمەبۆڵە دەکرێت کێشەیەک دروستە بێت لەسەر مابەتە یان دەبێت ژنان قەنەعەتیان بەوە هەبێت دەبێت لە دڵەوە پیاوان ئەو بەربارەیان لەبیر بێ ئەو ڕێکەوتیان لەبیر بێت نەک تەنها مۆبایلەکانیان بیریان خاتەوە دوجار ڕەنگە ڕوبەڕووی بڕێ ئەوەش بێتەوە بڵێ خۆتۆ خۆ بیر نەبوو مۆبایلەکە و بیری خسیتەوە ڕای تۆ لەسەر مابەت درستە وەڵاهی ئەوەی کە واقعیانە بڵێن ئافرەتانیش گرینگە ینی ئەوە ڕەچایەوە بکەن کە پیاوانش حەزیان لە چیان پیاوانش ئەوەیان دەوێت یانە یعنی چونکە ئەگەر بێت و ئەمە لە نمونە خانووەکمان نەبیت لەگەڵ هاوسەرەکەی یان لە نمونە دو هاوسەر خانوویەکیان نەبی لەوانەیە ڕێکەوتنی نێوان ئەو دووە لە سەرەتایی ئەوەی پێشەوەی زاواج بکەن لەسەرەوە بڵێ ڕەنگە تا مدەتی زۆر خانوو بەدەست نێنین دیسانەوە ئەگە بینە سەرەوە بگوازینەوە سەرەوەی ئایا ڕێکەوتەکانمان بەبیر بینێ ئەگەر ئافرەتەکەش وەکو خۆت باست کرد یعنی حەزی لەو بابەتە بزانی ڕگەزی بەرامبەریان هاوسەرەکەی ئەوی بەدڵ نییە ئەوی پێش نییە کەواتە گرینگە ڕێکەوتنێک لە نێوانیاندا هەبی ینی ئەوە پێ دەڵن ڕێکەوتنی خێزانی لە نێوان شتێکی زۆر جوانە پێشنیارم کە هەبی لۆ من ڕێکەوتنێکی خێزانیمان هەبی هەتا سزایەکی پەروەردەیانە شەبی لە ئەو شتێکی زۆر جوانە بەڕای من شتێکی زۆر پەروەردەیانەیە ئەو سزا پەروەردەیانە یعنی چی بکرێت کاگڕەکان زۆر یعنی بۆ نمونە بەسیتریش ئەو شتانێک کە دوور بن یعنی لە هەرش سمێندیان ئەوانەی کە ینی لەناو دوو قەسە کەرامەتی ئینسان بشکێن بۆ نمونە ئەو ڕۆ چێشنەکە پیاوەکە ئازریکە یان ئەو ئافرەتەکە بچی مندارەکان بگەێنتە ئەوەی ئەنی ئەو سزایانە کە خۆمان لەسەری ڕێ دەکەوین نەگە داکوبا بسەپێن بەسەر منداڵەکە یان هاوسەرەکە پیاوەکە بەسەر ژنەکە ئەو شتێکی زۆر جوانە ینی دیستانەوە دەگەڕین سەر ئەمە ڕێککەوتن لە نێوان یەکدا هەبی ینی شتەکە من نەکەم بە زۆر بیسەپێن بەسەر بەرامبەر ئەو نەی سەپێن بەسەر من ئەو شتێکی زۆر جوانە ئەوەی کە دەربڕێنەکان بەڕاستی هەست و سۆز و خۆشەویستیشی پێوە دیار بێت ئێمە هەندێک جار کۆمەڵ لە پیاوەکان بۆ نمونە ڤاڵەنتاین ئەستا یەکێک لەو بابەتانەیە کە ئیتر تۆ مەجاری ئەوەی تیای نامێنێتەوە کە بڵێ لەبیرم نیە بەڵام بەعزە جار پیاوەکان دەبینین بۆ نمونە ئەڵێن باوەڕم پێی نییە ئەم بابەتەشمان هەیە بەڵام زۆر جار بۆ نمونە ئەگەر یادێکی لەو جۆرەش هەیە ئەگەر دیارەک هەدیەک لەو ڕۆژە دابینەکەن پیاوان بۆیە زۆر باسی پیاوانەکەن چون پیاوان زۆرجار لەم بابەتە ئەبینین کێشیان بۆ دروستە بێت ئەبینین ئەگەر بۆ نمونە دیارەک سورپرایزێکی ئامادە کردو چونکە بە با بڵێن وشکیەک و بێ هەست و بێ سۆزە زۆر جار خاتونەکان ئەمە با بڵێن قبوڵنی ناتوان بکەن لە ڕێی عاتفیە بڵێن ئەمە هەنگاوێکی ناو تەنانەت ئەگەر بە کردداری شتێکیشی کردبێ ئەگەر با لەسەر ئەم بابەتەش قسە بکەین بەڕاستی ئەو کارەی کە تۆ ئەیکەی ئەو سورپرازەیە کە ئەیکرد تەنانەت ئەگەر زۆر زۆر بچووک بێ ئەگەر هەر ئەوە نەبێت کە بە ئسمسێک بە نامەیەک بۆ هاوسەرەکەتی بنێری ئەمە تا چەند گرنگە کە ئەو کەسە درکی پێوەکە ئەمە خۆشەویستیەکەی تایە چانە
دیسانەوە من دەگەڕێنەوە سەر ئەو خاڵەی ئەمە دەڕێنگە ڕێککەوتن هەبی شەشکە هەیە لە ناو خێزاندا یان لەناو هاوڕەکانە پێڵێن بەهاکان یعنی لەکەی لەوانەیە بەها ئەخلاقیەکان لەوانەیە ئەمن شتێکم پێخۆش نەبی یان لەوانەیە ئەم شتێکم زۆر پێ باش نەبی لەوانەیە ئەمن پێویست بکات دوو ئیش بکەم بەڵام زۆر لە من مادی تربی بەس یان هاوسەرەکەم بمان شۆ زیاتر ئایر ببینە ینی وەکو دەڵێ بگرینە ئەستۆ ینی لۆ منە هەتا تو خێزان پێک دێنی یان منداڵ دەینی دیسان و ئەرک زیاتر دەبی کەواتە لێرە موزەی قوربانیدان دێتە پێش یعنی من ببەخشم لەوەی کە هەمە ڕەنگە زۆریش پێ بخۆش نەبی لە مۆزوعە دیسانەوە هەر لە بابەتی ڕێکەوتن دەچینەوە سەر قوربانی بدەین ئەگە بزانین هاوسەرەکەمان هەتا بە نامەشی دڵخۆشی بالێ بنێرین چی تێدا ینی ئەوە پێش دەڵێ پێرە جەرگی خۆ دەنێمە هەولێری پێدەن پێرە جەرگی خۆ دەنێ باڕێکەوە دوینە کتابە خوێنەوە باسی ئەوەی دەکەس نانسێن یان بێهەستی ئەنە شتەکە زۆر جوانەکە ئەمە ڕەچاوی هەستی بەرامبەر بکەین ئەنە ئەوەش دیسانەوە ئەمە ڕاستە لایەنەوەی گوتمە لەبیر دەچی یان ڕێکەوتنیان ئیلا ئاخری بەڵام ئەها ڕەچاوکردنی لایەنی بەرابەر هەستی شعوری لایەنی بەرابەر ڕەچاوکردنی ئەوەی دیسانەوە پێ دەڵن قوربانیدان بە بەشێک لە شتەکانی خۆمان هەتا ماتریالیش نییە مادی نییە شتەکە زۆر تەبیعی معنەویاتە کاتو دەتانی معنایەتی کەسی بەرابەر هەتا زۆر جاران ینی قسەک هەیە دەڵێ ینی بە ناڕاستیش بی ناڵێ لە نێوان دووکەوە دە ناڕاستیش بی دڵی هەمسەرەکەت خۆشکە یان لە پێ بڵێ کاکە زۆر جوانەوە ینی مەرز نییە ئەو جوانی کە ئەتو لەوەی دەبینی فەیز بی عین دەم و چاوەکەی بی ئەتو پێ جوانە کەواتە دیسە مۆزەی قوربانیدان دێ بەڵێ دەکرێت ئەتو بە شتێک بە هەدیەیەک بە شتێکی بەسیط بە پێی کەسایەتی بەرامبەر ینی بە پێی حەزی ئەو هاوسەرەت ینی لێ بکۆڵەوە ئەنی مەسەن شتێکمان هەیە پێ دەڵێن زیرەکی عاتفی ئەگەر زۆر لەسەری نەڕۆن بەس با بڵێن ناسینی خۆت و ناسینی هەستەکانی خۆت ینی پێڵێن خود ناسی و درکردنی هەستی بەرامبەر بە هەمان شێوە بەڕێوەبردنی ئەو هەستانە هەموو ئەوانە دەتوانین هاوڵدڵی پێبین ئیمپاسی ئەتو کاتێک کە هەستی بەرابەر ناسی لە دوایە کە خۆت ناسی دەزانی و حەزی لە چییە دەزانی بە چ دڵخۆش دەبی کەواتە دیسان گرنگی ڕێککەوتنی نێوان هاوسەران گرنگی زانین هەستی دەرکردنی هەستەکانەوەانە وەکو خولێک یانی بیان سەمیناری یان کۆمەڵک ڕاوێژ پێش هاوسەرگیری بکەن گرنگی لەوەدا دەردەکەی کەمە لەناو خێزانیشدا ئەو ئیسفادانە دەبین بۆ لە بابەتی بۆنەکان لە بابەتی یادەکان هەر بابەتێکی گرنگتریش زیاتر لەو بابەتانە زۆر بەڕێز ڕێکان عەبدوڕەحمان توێژەری کۆمەڵاتی سوپاس بۆ وتەکانت کە لە هەولێرەوە ڕاستەخۆ لە سەردەکانمان لەگەڵمان بووی بۆ ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتە دووبارە دەست خۆش بۆ زۆر سوپاس